سڵاو ئەم کاتتان باش هەموو لاگ بەخێر بن. ئێمە وەکو ڕێکخراوی دابین کە کار دەکەین بۆ مافەکانی مرۆڤ لە چوارچەوی پرۆژە یاسای پاڵپشتی کرێکاران ڕاپرسیەکمان لەسەر ڕۆژی کرێکاران لە ناوەندی پارێزگای سلێمانی بە هاوکاری و پاڵپشتی ڕێکخراوی NED ئەمریکی ئەنجام داوە کە لە پرۆژەکەدا ڕاپرسیەکمان کرد کە لە 10 پرسیار خۆی پێک هاتبوو. سەرەتای ڕاپرسیەکەش بە دروستکردنی کۆمەڵێک لە گروپی گەنجانی سلێمانی کە خوێندکاری زانکۆ و چالاکوانان بوون و ڕاوێژیان ڕاوێژ کراوە بە یاساناسان و کەسانی شارەزا لە بواری کرێکاران و پرسیارەکان دانراوە کە خۆی لە 450 فۆرم دەبینیەوە کە لە 15 حوتی 2020 بۆ 30 حوتی 2020 لە ناوەندی پارێزگای سلێمانی ڕاپرسیەکە ئەنجام دراوە و کۆی 446 فۆرم بە پڕکراوی و 4 فۆرم بە بەتاڵی گەڕاوەتەوە. لە 450 فۆرم 231 پرسپێکراو لە ڕەگەزی مێ بوون، 215 پرسپێکراو لە ڕەگەزی نێر بوون. لەم ڕاپرسیەدا 237 پرسپێکراو لە تەمەنی 16 بۆ 25 ساڵیدان و 172 پرسپێکراو لە تەمەنی 26 بۆ 35 ساڵیدان و 31 پرسپێکراو تەمەنیان لە نێوان 36 بۆ 50 ساڵیدایە و تەنها 6 پرسپێکراو تەمەنیان لە نێوان 51 بۆ 63 ساڵیدایە. و ئاستی خوێندن لەم ڕاپرسیەدا لە کۆی 450 فۆرمەکە 129 کەسیان لە دەرچووی زانکۆن، 115 پرسپێکراو دەرچووی پەیمانگەن و لە ئاستی ئامادەی 123 پرسپێکراومان هەبوو. لە ئاستی بنەڕەتی 68 پرسپێکراو تەنها 8 پرسپێکرایشمان هەبوو کە نەخوێندەوار بوون. لە کۆی ئەم ڕاپرسیەدا گەیشتین بە چەند دەرئەنجامێک کە خاتوو دینە ڕای دەگەێنێت. سڵاو ئەم کاتتان باش بەڕێزان. ئێمە توانیماندا پرسیاری گرنگ دابنین و لە 450 کەسی بکەین ئەو دەپرسیارە. ئەو دەپرسیارە بریتە لە ڕنگدانەوەی دۆخی کرێکاران و ئەو هەوڵدراوە ڕاپرسیەکە کێشە و گرفتەکانی کرێکاران بخاتە ڕوو. لەبەر ئەوەی ئەو کێشەیەکمان هەیە لە ڕابردووە کە بەنسبە و بە داتا نەبووە ئەو ژمارە کرێکارانە، ئێمە هەوڵمانە ئەو بابەتە بخەینە ڕوو. لە دەپرسیارەکەی پرسیاری یەکەم ئەڵێ ئایا گرێبەستی کارکردنت هەیە؟ ئەو کەسانەی کە گرێبەستی کارکردنیان نیە لە 171 کەسن و ئەو کەسانەی کە گرێبەستیان هەیە تەنها لە 128. پرسیاری دووەم بریتە لە چ شتێکی کارەکەت ناڕازیت؟ ئەو کەسانی کە لە کاتی کارکردن ناڕازین لە 137 و ئەو کەسانی لە کرێکەی ڕازینین لە 136. ئەو کەسانی کە وەڵامیان نەیاوەتەوە لەسەر ئەو پرسیارە لە 126 کەسن و ئەو کەسانی کە تێبینیەکیان نووسیوە کە بێجگەلەوەی ئەم سێ خاڵە ناڕازین لە 107.3. هەروەها پرسیاری سێم ئەڵێ ئایا خاوەنکار پێداویستی سەلامەتی کارکردنی بۆ دابین کردوون؟ لە وەڵامە ئەو خاوەنکارانەی کە بۆیان بۆ کرێکارەکانیان دابین کردووە لە 162.6 و ئەوانی بۆیان دابین نەکراوە لە 136.4. پرسیاری چوارەم تا چەند پابەندیت بە ڕێنمایەکانی سەلامەتی کارکردن؟ ئەو کەسانەی زۆر پابندن لە 142.4 و ئەو کەسانەی تا ڕادەیەک تەنها پابندن لە 125.3 و ئەو کەسانی کەم پابندن لە 130.6. پرسیاری پێنجەم ئەڵێ ئایا بەشداریتان لە دەستەبەری کۆمەڵایەتی ڕەمانی ئیجتیماعی کردووە؟ واتە مانگانە بڕەپارەیەک دەدرێت بە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ خانەنشینی. ئەو کەسانەی کە بەشدار نین لە دەستەبەری کۆمەڵایەتی لە 189.1 و ئەو کەسانەی کە بەشدارن تەنها لە 110. پرسیاری شەشەم ئایا ئەندامی لە هیچ کام لە سەندیکای کرێکاران لە 196 کرێکاران ئەندام نین، تەنها لە 103.1 ئەندامن لە سەندیکای کرێکاران. پرسیاری حوتەم تا چەند لە کارکردنی سەندیکای کرێکاران ڕازیت؟ ئەو کەسانەی کە کەم ڕازین ئەو کرێکارانەی کەم ڕازین لە 150.6. ئەو کرێکارانەی تا ڕادەیەک ڕازین لە کارەکانی سەندیکا لە 137.3 و ئەو کەسانی کە هەر ئاگاداری کارەکانیانین لە 109.5 و ئەو کەسانی کە زۆر ڕازین لە کارەکانیان تەنها لە 101.5. پرسیاری هەشتم لە کاتی بوونی کێشە لەگەڵ خاوەنکار کام لەم ڕێگایانە دەگریتە بەر؟ ئەو کرێکارانەی کە ڕێکەوتن دەگرنە بەر لە 159
ئەو کەسانەی کە هیچ ڕێگەیەک ناگرنە بەر لە سەیا 31 ئەو کەسانەی کە دادگا ئەگرنە بەر تەنها لە سەیا 4 و ئەو کەسانەی کە سندیکای کرێکاران ئەگرنە بەر تەنها لە سەیا 2. پرسیاری نوێم ئایا زانیاریت لەبارەی یاساکانی تایبەت بە کرێکاران لە عێراق و هەرێمی کوردستان هەیە؟ ئەو کەسانەی کە ئاگادار نین لە سەیا 72.8 و ئەو کەسانەی تا ڕادەیەک ئاگاداریان هەیە لە سەیا 20.6 و ئەو کەسانەی کە زۆر ئاگادارن تەنها لە سەیا 6.2. پرسیاری دەیەم ئایا هیچ پیشێلکاریەکی ڕەگەزیت بەرامبەر کراوە؟ بۆ نمونە لەسەر بنەمای ڕەگەز کارت پێ بدرێت یاخود نەخێر. ئەو کەسانەی کە پیشێلکاری ڕەگەزیان بەرامبەر نەکراوە لە سەیا 83.1 و ئەو کەسانی کە بەرامبەریان کراوە تەنها لە سەیا 16. لە کۆی ئەم پرسیارانە گەشتینە چەند دەرئەنجامێک کە لە حەوت خاڵ پێک هاتووە. یەکەم، زۆربەی هەرە زۆری کرێکاران گرێبەستی کارکردنیان نیە و ئەمە هۆکارە بۆ ئەوەی بکرێتە پیشێلکاری لەلایەن خاوەنکارەکانیانەوە و مافەیان بزەوت. دووەم، کاتی کارکردن و کرێی کارکردن ئەو دوو مافەیە کە لەلایەن خاوەنکارەوە زەوت دەکرێت. زۆربەی کرێکاران زیاتر لە کاتی یاسایی خۆی کە 8 کات ژمێرە کاریان پێ دەکرێت لەلایەن خاوەنکارەکانیانەوە. سێم، زۆربەی پرسپێکراوان دەڵێن کە خاوەنکارەکانیان پێداویستی سەلامەتیان بۆ دابینکردوون و خۆیانیش پابندن پێوەی. چوارم، زۆرینەی هەرە زۆری کرێکاران بەشدار نین لە دەستەبەری کۆمەڵایەتی، ئەمەش هۆکارە لەوەی نەتوانن لە دوا ڕۆژدا خانەنشین بن هەروەک کەرتی گشتی. خاڵی پێنجەم، زۆربەی هەرە زۆری کرێکاران ئەندام نین لە هیچ کام لە سندیکای کرێکاران و لە کاری سندیکای کرێکاران ڕازی نین. خاڵی شەشەم، کرێکاران باوەڕ و متمانەیان بە دادگا و سندیکای کرێکاران نییە و ئەمە شۆکارە بۆ ئەوەی لە چارەسەرکردنی کێشەکانیان پەنا ببنە بەر ڕێکەوتن لە نێوان خۆیاندا. خاڵی حەوتەم، کرێکاران شارەزاییان نییە لەبارەی یاسایەکانی تایبەت بە کرێکاران لە عێراق و هەرێمی کوردستان، هەر بۆیە زۆر جار مافەکانیان لەلایەن خاوەنکارەوە پیشێل دەکرێت و زەوت دەکرێت.